داوای دونێ ئێوارە لە گوندی کلێسا منداڵی کوڕەکەی منە ناوی شیاوە شیاو شاهین دیارە لە ماڵی باپیری بووە لە کۆیە دیارە سەردانی گوندی کلێسەیان کردێ لەوێندەر لەگەر ماڵی باپیری لەوێندەر کە باپیری باوی داچتی هاتیینە دەوزێ دیارە لە دەوزەیە بووە ئیتر دیارە پێی خلیسکایە و لە ناو قەمیشەران و ئەوانە بووە لە ناو قەمیشەرانەکە ڕەخزیە تویتە ناو کەتتە ناو ئاوەی تر ئاوەکە بردیتی و لە دوونی ئێوارەوە کاتێک ئەمە خەبەرمانزانی نزیکەی پێش مەغریب بوو دیارە حادیسەکە لە پاش عەسر و ئەوانەوە ڕوویدایە ئیتر شەو گەڕاین هەتاک و درەنگ و ئێوارە هەندێک تیمی غەواس و ئەوانە هاتن ئەوەندەی پێیان کرا بەڵام بووە شەو وازمان لێهینە تر بۆ بەیانی دیارە تیپەکانی غەواس و ئەوانە هی تەقتەق و هی گۆپتەپە و هی کۆیە و دیارە هاتیینەی تر خەریکن وە هاوکاری دەکەن و ئیشەکان جێبەجێ دەکەن. وەڵڵاهی داواکاریمان چیە ترەوە قەزا و قەدەری خوایە ئەلحەمدوللیلا شکر و سابیرین بۆی کە خوا بەسەرمەی هینایە بەڵامی تر داوا دەکەین لە ئەو خەڵکانی کە دەتوانن هاوکاریمان بکەن یارمەتیمان بدەن ئەگەر ئیمکانیەتیان هەیە لە دەو زێ و ئەوانە چاو بجێڕن ئەوانەی فرقەکانیت کە ئەوانەی کە خەڵکی ئەو دەوزێنە چەندی پێیان دەکرێت چاو بجێڕن تەمەنی مندارەکە تەمەنی دەوری 10 سال دەبیتن زۆر مەمنونیان دەبین و زۆر سوپاسیان دەکەین و ئیتر ئەمەش سوپاسی ئەو دۆست و برادر و خزمانە دەکەین هەموو بەڕاستی بەتەنگمەوە هاتینەوە لێرێنا چاوەڕوانین ئیتر خوا تەرکەکمان لێ بکاتەوە و جەنازەمان بەدەست بکەوتەوە.